دۆخی بەرهەمهێنانی گەنم و هەڵگرتن و فرۆشتنی لە ئەو پەڕی خراپیدایە. گەنمی ئەم ساڵ وەک گەوهەرێک کەوتۆتە ناو قوڕی خەمساردی و فەرامۆشی. ئەوە تا حکوومەتی ناوەندی تەنیا بڕی 442,000 تەنی گەنمی ئەم ساڵی وەرگرت کە نیوەی بڕەکەی پار بوو. ئەویش بە نرخێکی کەم و جوتیارەکان لە ناچاریە گەنمەکەیان هەڕاج فرۆش کرد بەو بازرگانە عەرەبانەی کە هەمویان بۆ خواری و عێراق کێشە کرد و حکوومەتی هەرێم هیچ هەڵوێستێکی نەبوو بۆ کڕینەوە و پاراستنی گەنمەکەیان. تا وەک ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش فریامان کەوێت. ئەمەش لە کاتێکدایە کە لیژنەکەمان لە بەرواری 25/5/2007 کە لەگەڵ جێگری سەرۆکی حکوومەتی هەرێما کۆبووینەوە و پێشنیارمان بۆ کردن کە ئەم گەنمە زایە نەکەن و خۆیان بیکردنەوە عەمباریکەن، بەڵام جێبەجێ نەکرا. لە لایەکی ترەوە بێژگە لەو 442,000 تەنەی گەنمی ئەم ساڵ کە جوتیار فرۆشتوانە بە حکوومەتی عێراقی و تا ئێستا 1 دیناری پارەکەی وەرنەگیراوە، هێشتا 660 ملیار و 281 ملیۆن دیناری ساڵەکانی 2014 و 2015 و 2016 جوتیارەکانمان لە بەغدا دەستی بەسەراگیراوە. ئەمە لە کاتێکا کە ئەم ساڵ و پار ساڵیش لیژنەی کشتتوکاڵ 2 جار چووینە بەغا بۆ بە دوواداچوونی ئەو پارە و سکاڵا و نووسرا و مانگەیان دەلایەنە پەیوەندیدارەکان، هەر لەسەر کۆمار تا وەزارەتی بازرگانی، وەزارەتی دارایی، ئەمینداری بەغا، سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران، لیژنەی کشتتوکاڵ و فراکسیۆنە کوردستانیەکان هەمویان بەڵێنیاندا، بەڵام بەداخەوە جێبەجێ نەکرا. بۆیە لیژنەکەمان ڕووی داوا و گلەییمانەکەینە حکوومەتی هەرێم کە ئێمە لە 23/5/2007 داوامان کرد بە پەلەوە ڤەت بنێرن بۆ بەغا بۆ چارەسەرکردنی پارەی گەنم، بەڵام نەنێررا. ئێستاش کە عێراق نەرمی نواندووە ئەبێت بە پەلەوە ڤەت بنێرن بۆ سندنەوەی شایستەداراییەکانی جوتیارانمان. بەڕێ سەرۆکی حکوومەتی هەرێم، ئێوە بەڵێن تاندا چاکسازی لە کردی کشتتوکاڵا بکەن، ئایا ئاوا دەکرێت؟